هەر سەبارەت بەم پرسەی کە ئێستا لە ڕووی ئابووریەوە لە لوبنان دەگوزارێ قوڵبوونەوەی قەیرانی دارایی لە لوبنان گفتوگۆ لەگەڵ بەڕێز خاتو زینە جابەر پارێزەر لە ڕابطەی خاوەن هەژمارە بانکیەکانی لوبنان کە بەڕێزیان لە بەیروتەوە لەگەڵمانە. ئەسڵاوت لێبێت خاتو زینە ئەو ڕەوشەی کە بەسەر لوبناندا دەگوزارێت بۆچی ئەو هایە؟ سڵاوتان لێبێت. ئێمە لە لوبنان ڕوو لە چەند ساڵی ڕابردوودا تاوەکو ئێستاکە ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی ئابووری بووینەتەوە کە ئەویش بریتە لەوەی کەوا بانکەکان ڕوبەڕووی کێشەی گەورە بوونەتەوە بۆ لوبنانەکان و بۆ خەڵکانی لوبنانی دەرەوەی لوبنانیش بە هەمان شێوە. ئەمەش بریتە لەوەی کەوا توانای دارایی بانکەکان نەماوە بە پێدانی قەرز و هەروەها پارەیەکی زۆر و با بڵین بەهای دراوی لوبنانی بەرامبەر بە دۆلار یەکجار دابەزیەوە و ئەم قەیرانەش هەڵاوسانێکی گەورەی دروست کردووە و بە شێوەیەکی گشتی لە دەسەڵاتە جیاوازەکان وەکو دەسەڵاتی دادوەری و جێبەجێکردن یاسادانان نەیانتوانی بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵبسن بۆ دۆزینەوەی چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەو قەیرانە ئابووری ڕوبەڕووی لوبنان بووەوە. ئەمڕۆکە بینیمان کەوە بەشێکی زۆر لەو خەڵکانی کەوا پارەیان لە بانکەکان بوو دەچنەوە بۆ بانکەکان بۆ ئەوەی دەستیان بگاتەوە بۆ پارەی کە هەیەیان بۆ لە بانکدایان ناوەوە و ئەو بانکانە بە شێوەیەکی گشتی لە 3 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە هیچ پلانیشان هەبێت، پلانێکی ئابووری بۆ ئەوی بتوانن کەوا ئەو پارەی کەوا خەڵکی هەیە بیپارێزن و قەرەبووی ئەو زیانیانە بکەنەوە کە ڕوبەڕووی خەڵکی بۆتەوە و هەروەها نەیانتوانیوە پابەتن بە هیچ یەکێک لەو مەرجانەی کەوا سندوقی نەختینی نێودەوڵەتی دایناوە و تاوەکو ئێستاکە بە هیچ جۆرێک نەیانتوانیە پابەتن بۆ ڕۆشنانەی دانراوە بۆیان. زیاتر لەوەش خاڵێکی دیکە هەیە کەوا دەسەڵاتی دادوەری سەرباری ئەوەی کەوا چەندین داوا تۆمار کراوە بۆ ئەوەی کەوا دەستێوەدانە بکەن بۆ چارەسەرکردنی ئەم پرسە نەیانتوانی و هەستن بە ئەرزکی سەرشانی خۆیان بۆ ئەوەی کەوا لە ڕووی یاسایەوە وەڵامی ئەو داوایانە بدەنەوە کە لە خزمەتی خەڵکیا بێت و پارەی و بەرژەوەندی خەڵکی پارێزراوە بێت. ئەمڕۆ ئێمە پێمان وایە کە بانکەکان لە بەرامبەر دوو چارە نووسدان یا ئەوە تا کەوا ئەمانە دان دەنێن بەو زیانەی کە بە خەڵکی گەوتووە و بەوان ئەوانش کە شکستیان هێناوە و هەروە بێن قەرەبوو ئێمە بکەنەوە یا ئەوە تا ڕابگەنن کەوا ئەوانە ئیفلاسیان کردووە کە ئەمەش وا دەکات کە ئەو خەڵکانی کەوا پارەیان لەوێ بۆیان بگەڕێتەوە. و خاڵی دووەم ئەوەیە کە ئەمڕۆ دەبینین کە ئەوەیە کەوا ناسەقامگیریەک دروستە بێ خەڵک خۆ پیشاندان دەکا و هێرش دەکەنە سەر بانکەکان. ئەمەش دەرئەنجامی ئەوەیە کەوا بانکەکان ئەو بەرپرسیارەتیان نەگەوتە سەرشانی خۆیان و بێن چارەسەرێک بۆ ئەو پارەیە بکەن کە خەڵکی لەوێ دایناوە. وەکو ئێستا دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوودا خەڵک بە شێوەیەکی ئاشوایی هێرشەکاتە سەربانکان بۆ ئەوەی پارەی خۆی. خات و زینانی مەترسیەکان وردە زیاتر دەبن هەر ئەمڕۆ 7 جار هێرش کراوەتە سەر بانکەکان بۆی وەرگرتنەوەی پارەی خۆیان. گەروا بڕوات لە چەند ڕۆژی داهاتوودا مەترسیەکە زیاتر دەبێت. پلانی حکوومەت بۆ ئەمە چییە تا بتوانن ڕێگری لە هاوڵاتیان بکەن لانی کەم حەقی خۆیان وەربگرنەوە هاوڵاتیان؟ بەڕاستی ئێمە ئەمڕۆ وتمان کەوا یەکەم چارەسەر بۆ تەبەن ئەمە 5 مانگ پێش ئێستاکەش ڕووداوی لەو شێوەیە ڕوویداوە و کۆمەڵێک هۆکار هەیە و لە ماوەیەک پێش ئێستاکە لە 2 مانگ پێشە بۆ جاری دووەم ئەم حاڵەتە ڕوویدایەوە و لە 2-3 ڕۆژی ڕابردوودا دەبینی بۆ حاڵەتەکە بەرز بۆیەوە بۆ چەند هێرشێک بۆ سەربانکان لە ڕۆژێکە کە زیاتر لە 7 جار ئەم هێرشە ئەنجام درراوە. ئەم بارودۆخە زیاتر ئەبێت و ئەم هێرشانە بۆ سەربانکان زیاتر ئەبێت ئەگەر بێت و بانکەکان هەڵنەسن بە بەرپرسیارەتی سەرشانی خۆیان و چارەسەر بدۆزنەوە بۆ و پلانێکی ڕاشکاوانە دابنەن و بۆەوەی کەوا بەرپرسیارەتی ئەو زیانە بگرن ئەسوە کە ڕوبەڕووی خەڵکی دەبێتەوە. ئەمڕۆ کە دەبینین بانکەکان بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگەی ئەو نوێنەرانی کەوا هەیەە نەیانتوانیوە بەپێی یاسا
کە دانراوە کە بریتە لە کۆنتترۆلکردنی ئەو داراییکەوا هەیە نەیانتوانێەوە ڕەچای بکەن و ئەو مەرجانە جێبەجێ بکەن کەوا با بڵین سندوقی دراوی نێودەوڵەتی داینەوە بۆیە ئەوان بەرپرسیارن لەوەی کەەوە ئەم بارودۆخە ڕوودەدا کە ڕوبەڕویان بۆتەوە و ئەبێ بەپەلە چارەسەری بکەن و چارەسەرێکی ڕیشەیی دابنێن بۆ ئەوەی کە ڕێگری بکات لەوەی کە خەڵکی هانابەرن و بۆ هێرشکردن بۆ ئەوەی مافەکانی خۆیان دەست بکەوێتەوە و ئەو کەسانەشی کەوا پارەیان لە بانکەکانی هیچ چارەسەریان لە بەردەستانیە بۆ دەرهێنانی پارەکانیان لە بانک تەنیا ئەوەی کەوا هانابرن بۆ ئەوەی کەوا بەو شێوازە پارەکانی خۆیان دەست بکەوێتەوە و من نازام تاوەکو کەی دەسەڵاتی پەیوەنددار چاوەڕێن بۆ ئەویان بارودۆخە بەردەوام بێ بەڵکو ئەوان هیچ چارەسەرێکیان هەیە هیچ بەدیلێکیان نێشێتەوە بۆ خەڵکانی پارە لە بانکانە تاوەکو دەستیان بگات چکە پێویستیان بە ژیانە پێویستیان بە پارەیە و پێویستیان بۆیە پارەکانە لە بانک ڕاکێشن بۆیە بە ناچاری هەنگاویان هاوێشتە بەم شێوازە بۆیە ئێمە وەکو پارێزەرش لەم بوارەدا کار دەکەین ئێمە دەڵێن ئێمە لە پاڵپشتی و خەڵکانین کەوا پارەیان لە بانکانە و ناتوان وەری بگرنەوە و ئەبێ بە پەلە چارەسەری کێشەکەیان بکرێت و چارەسەرێکی ڕیشەی دابدرێت و ئێمە پێمان وایە کەوا ئێمە وەکو وای دەبینین کە بانکەکان و کۆی سیستەمی بانکی لە وڵاتەکە بە شێوەیەکی گشتی دەبێ چارەسەرم پرسە بکەن و ئەوانش بە شێوک لە شێوەکان دەتوانم بڵێم ئێمە وەکو چۆنەڵێک جۆرێک لە مانگرتنێکی سەرتاسەری هەیە و لەلایەن ئەوانی شەوەش ڕاگررتنی کارەکان و مانگرتنێک بە هەمان شێوە بوونی هەیە و ئەو کارانی ئەوان دەکەن بە دڵنیایەوە زیانگاندنە بە بەرژەوەندی گشتی. خاتو زینە جابر پارێزەر لە ڕابطەی خاوەن هەژمارە بانکیەکانی لوبنان لە بەیروتەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆمادومان کردیت خاتو زینە.